هەمووتان ئاگادارن هەندێک کێشە لە سنووری سەرگەڕان هەیە و لە ماوەکانی ڕابردوو لێژنەیەکی ئەمری دیوانی لە بەغداوە هات بە سەرۆکایەتی بەڕێز دکتۆر زیاد وەچیلی وەزیری عەدل لێرە لەگەڵ نوێنەرانی جوتیاران دانیشتوو ئێمە وەکو داواکاریەکان هەموو داواکاریەکانی خۆمان پێشکەش کرد وا دیارە ئەو داواکاری و ڕاستباردانە بۆتە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز محەممەد شیاع سوودانی و لە ڕێگەی نووسراوێکەوە ئاراستەی پارێزگاری کەرکووک و وەزارەتەکانی کردووە بۆ جێبەجێکردنی کە بەشێکیان تایبەتە بەوەی کە چۆنیەتی چارەسەرکردن لەو پێنج گوندەی سنووری سەرگەڕان هەیە. ئێمە ئومێدمان هەیە کێشەکان بە ڕێک و پێچی بەڕێوە بچی و ڕێگە بدرێتن بە جوتیارەکان کاری کشت و کاڵی خۆیان بکەن و ئەگەر کەمێک سەبرمان هەبێ و بە ئارامی هەبێ و بتوانین گفتوگویەکی ڕێک و پێک بکەین لەگەڵ جوتیارەکان و لەگەڵ پارێزگار وعدی پێداینە کە کێشەکان بە ئاشتی و ئارامی هەموو کێشەکانمان بۆ چارەسەر بکاتن و زۆر سوپاس بۆ هەمووتان.